هاوڕێم کەوتە گوڵستاونە بەلای بولبولی ماست بە چریکەیە پێی کوتم گەلێ ڕاز و مەباست تا گوڵ نەوەریوە تا لەشت نەبووە بەگەڵ وەک گوڵ بەدەمێ دەم بە بزە و پیاڵە بەدەست بە ناوی یەزدانی خاوەن شکۆ سلااو دەکەم لە گشێوە بینەرانی خۆشەویست و ئازیز هاوڕێیانی هەمیشەی بەرنامەی کانگای ژیان لە هەر شوێنێکەوە کە هاوڕێمانن هیوادارم لە ژێر سێبەری ئاسمانی ئەویندا کات و ساتێکی خۆش تێپەر بکەن ئەوڕۆ هاتوین بەرەو ئاوایی سەهۆڵان هەڵکەوتوو لە 40 کیلومتری شاری مەهاباد سەر بە بەشی ناوەندی یەکێک لە شوێنەوارە سروشتەکان و هەرە سرنجڕاکێشەکانی ئەو ئاوایە ئەشکەوتی ئاوی سەهۆڵانە کە دووهەمین ئەشکەوتی ئاوی گەورەی ئێران دێت تەژمار لەگەڵمان بێن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی سەهۆڵان. نبنو قلبو ساق به انشالله با قربان برانم رزق نسته بخور مرحبا زیاد به یا ربی دادی جان خود ناسینی آره والله سیزاد زبید سیزاد زبیدی خوشویست و عزیز سیزاد زبید جان تمنو چنده والله 55 سالم زور نیم من 55 سالم ماشاءالله والله زور جوانی نیدی استا هر تمن درێژ بن انشالله قلبو ساق به یا ربی به خەریکی ناکردنێ بووم بۆن و بەرامێکە و کۆڵانی هەڵگرتووە ئای چۆن نانی کوردی لە دێهاتی نان دەکەین نانی خۆماڵی نانی خۆماڵی ئەرە والله ئەنگۆش بەخێرن سەر و خۆش بدادەوە چۆن ئێستا لێرە ناین دەکەن نانەخانەی لێ نییە لەم هەباتێ ڕاتون وەڵای نانەخانەی لێن و نانی خۆشمان پێ خۆشترە نەلی ساکەنجڕە نان دێ و ماشین دێنێ و ئەما وەڵای نانی خۆمان دەکەین ئەرە وەڵا دەوڵەستامیمان داتێوا دیساچی بۆ دەکڕین و بەڵام نانە خۆماڵەکە بە تامترە دادە زەحمەت دەکێشە نانەکەی بۆ خوان پێوە دەداوە لێران دەکەین و کەلانان دەکەین و نانی دەکەین لێک دەهاڵین دەرو زیران خزم و چەند وەخت ناین دەکەن وەڵای هاوینان بە هەفتەی جارێک دەکەین زستانان 20 و 17 ڕۆژ 18 ڕۆژ چونکە زستانان دەمێن تەمان هاوینان خۆڕان ناگرێوەندا پس بە پێی وەرزەکان ڕادەی نانکردنی گۆشت دەگۆڕدرێیدی زستانان کە دەڵێ هەواکەی فێنکە و برژ نایەنەوەوانە زۆرتر نانی دەکەن ئەرێ وەڵا زۆرتر دەکەین بە 20 جارێک دەکەین هاوینانیش چونکە خەسار دەبێ هەفتەی جارێک ناین دەکەین ئەگەر کاریشمان بێدەستکەنە و چێوانشتمان بێ وڵا دەکڕین بۆ وەختی ئەو دەم کە لە مەزراوشتین پێتان ناکرێنانی ئەرێ وەڵا بخۆزان ژنی دێهاتی دەستنە مەزرا قەیسێڵ دەخەن دەستکەنان دەکەن پێمان ناکرێ ناین دەکڕین دەناوەڵار نان دەکەین یاخدار قەلبو ساق بە ئینشەڵڵا جادادەجان هەر نانی دەکەن یا شتی دیکەش وەڵا کولێران دەکەین کەلانان دەکەین سوزانم کولێرە ناسکەی دەکەین زیاتر چ وەرزێک کولێرە شتی ساز دەکەن وەڵای زیاتر وەرزی هاوینان بۆی شتیان مەسەلەن شوان تەیە یان مەسەلەن پیاوەکان خڕ دەبنەوە سەرێک پیان خۆشترا بە هارانش کەلانی دەکەین دەسن کوڕادان دێنن لە سارایە چەندە بە تام خۆشە دیزەی دە تەندورێ دەنێن لە پێی تێدەنێن نیسکی تێدەنێن نۆکی تێدەخەین گۆشتی ماڵاتی بێ بە تامترە دە تەندورێدا تێدا ساز دەکەینەوە ڕۆژ تەندور داخەین پس لێرە ئێستا چێشی سەر تەندوری ماوەی ئەرە وەڵا ڕۆژ تەندوری داخەم حتمما چێشتی داناوە تەندوری هاوی وەڵای بەهێ نشێنم ئەی لە خودای بەزیاد نیسکی تازە لە مزرا هاتۆتەوە تەندوری خۆش و ڕۆنی کوردی ڕۆنی خۆماڵی دیارە وەڵام زیاتر ڕۆنی کوردی استفادە دەکەم زۆریش بێداشتەکان دەڵێن وەڵای ڕۆنی کوردی باش نییە وەڵای من ناتوانم استفادە لێ نەکەم بەدادە بە ڕۆنی کوردی گەورە بوویدی ماشەڵڵا بە ڕۆ گەیشتووە ئاوە لێو بە بزاوە ساق و سڵامە داوە جوان و جەحێڵ
وڵی جا بڵێن چی وڵی زۆرم پێخۆشە دەنا کوڕەکانی زۆرە ناواردێ چەندسم کۆ دەڵە وڵادا زۆر استیفادە لێمەکە بۆ چێوری شتی ئەمش پێم خۆشە ناتوانم هەرنوشی گیان و بێ ڕۆنە زەنگ بوانش دەنێرم دەڵێن تۆشیان پێ خۆشترا پێشان خۆشە دەشی خۆنە بە مژەڵان مەخوا نوێشی گیان و بێ یاڕەبی دەی دادەوان چین گۆنە یارمەتیتان دەدەن وڵاوە مێردەکەی دەگەڵ مێردەکەی من ئامۆزایە جیرانمانە و خزمە ئەوە شەر جیرانمانە لە دەیدایە کۆمەجێکتر دەکەین کارمان بە خزموانە چینە نێریەکە هەموو جەمعاژن و پیا کۆمەجێکتر دەکەین بۆم کارەوە زووشت دەکەن ئێستا لێرە وەڵالحانیش بۆ دەستکەنەی مەسەلەن بۆ کاری کەشاوەرزی پیاوەکانی ژنەکان نانکردن قەیسی هەڵخستن دەستکەنە هەم دەچینە کۆمەجێکتر قالب و ساغ بە یاڕەبی جاڕونەوە بەنانی چیاتان بوو وڵی منەیسی زارز بێدێ داوا هەر ئەنگۆ تەندورتان هێل ناوایدا ماڵەکانی دیکەشانەوە بێز ماڵێکی بوو دەستنەوێت کەسە بە خۆ تەندوراوری خۆ هەیە مەسەن دەچینەوە دەچین لە ماڵخواان لەگەڵان دەیدادەجان جا بۆمان باس کە بزانین بەیانان کەنجە لە خەوڵ دەستن کەنجە و هەویرەی دەشێلن و کەنجە دێناین دەکەن ساعت پێنج لە خەوی هەڵدەستم نۆژێ دەکەم سەماوەری هەڵ دەکەم شوانمان هەیە شوانی بەرڵاغان لە بەروی سەماوەری ئازۆڵ دەکەم دوای دەچم دوای نۆژ و نامچدانانی شوانی دەچم مانگاکان دەدۆشم هەوێنی لە پەنیری دەکەم شیری ماستی وەسەر دەنێم وڵاغەکان دەڕۆن وڵاغی بەرە دەکەم جا دووبارە زاوزارچم هەویری دەشێلم چونکە هاوینا دەترشێ هەرەوەندە هەویرەکە دەمێنێتەوە تا تەندورەکە دایسێ دەنا بە کەلک نایە ئەمان زستانان مثلەن ساعت پێنجی بەیانی جەنگەی نۆژێڵ دەست نۆژە دەکەم دێشێلم ئەو دەمی خۆڕا دەگرێمان هاوینی ئەوەندە خۆڕا ناگرێت باشەدادەوە بە ئاردەکەی فەرق دەکا هەنەوە ئاردی قەدیم باش زووترتان دەشێلای حەنەوە بە پێوەیەکەوە ژەون ئەو ئاردەیە کە دەیدەن بەنانەوە خانەی دێنگۆوەری دەگرن بەڵێ وەڵڵاهی فەرقینە هاوینان هەر دەبێت درەنج بشێلی ئادی ساچش بکڕین هاوینان هەر دەبێت درەنج بشێلین چونکە گەرمایە هەویر خۆڕا ناگرێوەندە ئەرێ وەڵا دەیدوا کەنجە دێنە سەر نانکردنێ جاوەڵای خۆ بخڵای نازانم ساعت هەش بوو لێ نیشتم نۆ بوو لێ نیشتم تەمەشای ساعتی ناکەم دەیدادەجیان زادەڵی تەندوری دادەخین لێرە ئاورد و چ هەیە بۆ تەندور داخستنێ دو 20 ساڵ دەبێ مەعزەر دەخوازم تەپاڵەمان نەکردو داری دەکڕین بۆ خۆمان هەمانەوە بە داری دای دەخەین تۆنەکەشی هێندە خۆشە بۆ نیە و دارێکە دەسووتێ دارێ وڵاوە شتێکی معلومەرە وڵا پارەکان دەرمان کڕی بوو داری جێلاسی بەزاتی خڵاگە دوورەکە دەخست بۆ جێلاسەکەی لە دەهات ماشەڵڵا ڕەبی لە خودای بە زیاد بێ دەیدادەجیان زادێن ئەنگوتکی دەگرن و دەی بۆمان باس بکە وڵای دین کاسکۆڵەکان ڕادەخەینەوە گوتکان دەگرین و دەنێرین لە دوو یەکتر یەک دەجێڕە یەک پێوەدا یەک گوتکان دەگرێ و ئەوە دادەنیشین نین دەکەین و قسەی خۆش دەکەین و پێ دەکەنین و لە پەنا ڕاگەیەک یەکات وەکو بووکەکەوانە دێ بڕەنانەکانم بۆ لە سەرێک دادەنێ و لێرە خڕان دەکات چی هات کارێک پێ دەکەین وەکو مەلاژنی قەدیم دەستوچا و خۆش بێ ڕەبی دادان کە ئەنگوتکەکان و دەگەر من دیتم ئەنگوتکەکانی دەستی هەوڵ کە دەتانگر بڕە گەورەترتان دەگر هۆیەکەی چ بوو وڵا هۆیەکەیەوەیە تەندورەکە خۆشترە دەغڵەکە ناسکە چونکە سامی دەوڵەتەیە دەسووتە گەبرەگەن گوتکانی گەورەتر نەبن ئەوە لەبەرەوەی دەناوە نەحانچکۆ لەمان کردوونەوە ئای دەستوچا و خۆش بێ ڕەبی هەر قالب و ساغ بە ئیشەڵە جایزازیان پارویەکیش لەنانە خۆشەی بخۆم ئەرێ وڵا نوۆشی گیانتان بێ بەخێرن و کولێرشتان بۆ دەکەم مەلحانەکان ئای بە زیاد بێ بەڕاستی ناخۆم دەنا کەلانەشم بۆ ساز دەکردی دەستوچا و خۆش بێ ڕەبی لە خزمەت کاکە ڕەسوڵی خۆشەویست و عازیز داینێکێک لە دانیشتوانی ئاوایی سەهۆڵان چۆنی کاکە ڕەسوڵجیان مەمنونم قوربان ماڵداوەدان بێ باشن شکورە الحەمدلای بە کەیفن سڵامەتن بەخێر هاتن مەمنونم تەشەکر لێ دەکەم سلامت بی زۆر سپاس کاکە ڕەسوڵجیان زیاتر خۆتان دەناسێنن قوربانە من محەممەد ڕسووڵی مازووچی کوڕی عەبدوڵای مازووسیم بەنێ بە مەشهور بە ئەوڵای حاجی خەڵکی سەهۆڵانێم تەمەنی چەندە کاکە ڕەسوڵجیان 1329 دەبمە 67 ساڵ ماشەڵڵا خوار تەمەند درێژ بنەر قالب و سلامت بێ ئیشەڵڵا وەلەدی ئاوای سەهۆڵان دی کاکە ڕەسوڵ باڵە ڕێوڵا من متەوەلیدی سەهۆڵانێم وەلەدی سەهۆڵانێم بەڵێ ئێستاشە لێرە نیشتەجێن خەریکی بە چکارێکن
هەرزت کەم ئێستا من حەوت مانگان لێرە دەبم 6 مانگان 5 مانجی لەم هاواتیم وەختێک کە لێرەم سەرگەرمی باغداری و کشاوەرزی هەرز بە خدمەتتان ئەمن لەبەرەوەی کە ئێرە ئابوهەوایەکی خۆشی هەیە و جاوگۆڵی لێ و باغم هەیە لێرە ئابوهەوایەکی خۆشی هەیە دێمەوە ئێرە بۆ گوزەران و بۆ زیندەجی خۆشتر چونکە لە نێو شاری قەت ئینسانەگە بێکار بێ خۆشی لێ ناگوزارێ حەوت مانگان کە لێرە دەبم دەنێو باغیدا دەسوڕێمەوە و بە باغی ڕادەگەم و دارەکەم پێجوانە و بەقیەش کە پێنجمانکەی دیکە لە وەختی سارد و سەرمایە لێرە فعالیت نییە دەسمەوە شاری لەوێ فقط دادنیشم بێسلا یا متالایی دەکەم متالایی کتێبان دەکەم یا لە سو ساغ بە کاکە ڕەسوولجان دێ کاکە جا فەرمووتا منداڵی ئەو ئاوایان وەلە دیێرەن و لێرە گەورە بوونە جا بۆمان باسی ژیانی منداڵی خۆت بکە کاکە ڕەسوول وڵای جا خۆشبەختانە لێرە کە ئەمە وەختێکی کە منداڵ بووین لێرە بەیسلا لەو دێهاتی دەوروبەرمان مەدرسە نەبوو منداڵش علاقەمەندە بە مەدرسەی لێرە مەدرسەیەک هەبوو بە نێوی حەریقی سەهۆڵان مەدرسەی حەریقی سەهۆڵان ئەمە لێ بەستا وەختێک بە سینەوەی گەیشتین کە قسام بزانین و بێستا وەختی مەدرسەمان بێ بە 6 ساڵی دەبدەین لە 6 ساڵی چوونە مەدرسەی دەچوینە مەدرسەی وەختی مەدرسەی و وەختی دیکەش کە بێستا فارغ دەبوو لە مەدرسەی یاد مەدرسە تەحتیل دەبوو داهاتینە نێو دێی دەگەڵێکتر قسەمان دەکرد دەگەڵێکتر قمارمان دەکرد لێرە بێستا شتێک هەبوو پێیان دەکرد هەلوای بە شەقێن کەسێک دەچوو لە ئەکسەرەن لە هۆڵاندا دەکرا کەسێک دەچوو لەو سەری هۆڵە ڕادەوەستا ئادەی کوت فلان کەس بۆم تیاڵدەن فلانە ئیدێ بە هەموو منداڵەکان دەو کەسان هەڵدەدا تا دەگەیشتە ئەو کابرایی کە فلان کەسی بان کردو نیوی فلان کەسی هێناوە دەی کاکە ڕەسوولجان ئەو کابرایکە ئاو فەرمانی دەدا بۆی بچن لەوی دیکە بدەندێ ئەوە چییە بوو دەستی دەڕۆژ ئەوی دیکە هیچی نەدەکودا ئەوەی دەکەوێت ئەلبەتە ئەوە ئێستا ئەوە شتێکە ئەدە پێشدا مەرزیان دادەنا لە پێشدا مەرزیان دادنان کە چی بێتە میر یا بێتە پاشای منداڵەکان میری منداڵەکان ئەو کەسێک کە دەبوو بە میری منداڵان ئەو کەسەی دەبوو بە پاشای منداڵان ئیدی ئەو فەرمانی سادر دەکرد وەختێک فەرمانەکەی سادر دەکرد فەرمانی وی بدونە چوونە سەرا بوو دەبوو حتمما ئیجرا بکرێ لە نێو منداڵانی دیکە جا ئەو کەسێک کە مەسەلەن قبول دەبوو لەو شتەی ینی قبولیان دەکرد هەموو منداڵەکان قبولیان بوو دەیکو فلان لای سەرێ ئەو دیوەی و دەیکو فلانی بۆم تێڵدان مەسەلەن دە فلان کەسی زایدی ئەوم بە منداڵەکانی دیکە هەمووتیان هەڵدا تا دەگەیشتەکن میری ئەگە میری دەگەیشتەکن میری یاکە دەگەیشتەکن ئەو کەسێک کە دەستورەکەی دابوو بەستلا وانێک دەبوو دی ئەوش هیچ کەس حەقی نەبوو لێیدا جێ ئاماژەیە ئەو شتا بۆیە من وام کوت کە بێستا شتەکە نەحەز نەیەتە دەرێ ئەو شتا ئەو کارە بۆ شتەی بێستا دەستی پێ دەکرد لیان دەپرسی لە کابرای قیلی دەخۆی یا فلان شتی دیکە دەخۆی کابراش بۆەوەی کە بێستا زۆر کەسە بوو حاضر نەبوو لە هەردێک و قیلی دەخۆم ئەوەی دیکەش کە حاضر بوو دەیکوت فلان شتەی دەخۆم بێستا قبول دەبوو بە میری یا قبول دەبوو بە پادشای ئەو چەند منداڵانە بێستا بە گەورەی و چەند منداڵانە هەلوای بە شەقینەکە دەستی پێ دەکرد بە پێوەی کە میر و ئەو کەسێکەوێشی دەکەوت هەر ڕفێق بوونەوە لە نێو خۆیان هەڵدەبژێدرا ئیدی کەس گلەی لە کەس نەدەکرد و فقط دڵخۆشی بوو لەو نێوەی نەخێر کەس گلەی دەکرد کەس نەدەکرد هەتا لەوانە یەکێک لەو کەسانە بێستا لێرە دەرسی دەخێن کوڕی شێخ محەممەدی خانقا بوو ئەوش دەگەڵ ما بێسلا ئەو کاری دەکرد یعنی ئەو هەلوای بە شەقینەمان دەکرد خۆراسە هەلوچێنمان دەکرد هەلوچێنیش منداڵ بێستا دەستەیەک منداڵ دێن دارێک و هەلوچی چامە دەستەوەی دارێکی گەورە و شتێک بە هەلوچێک بە ئەندازەی 20 سانتینی لە هەلوکیان دەدا و بێستا هەچ کەس هەلوکەی گرپاوە دووبارە ئەو دەبوو بە کایەکەری کایەکەی کایەکردنەکە جۆرێک بوو کە بێستا هەچ کەس بەرەندە بە ئەو دەستی دەکردەوە بەکایی یا داری بە تۆپێن هەبوو داری بە تۆپێن هەبوو دە 15 منداڵ لێ خڕدەبووینەوە بێسلا هەر ئەو شتێک کە ئەرزم کردن کە
دایان دێ ناخیلی دەخۆی یا فڵان شتەی دەخۆی وەکو شێر و خەتکردنەکەی خۆمان کردنەکەی خۆمان بەڵێ ئەگەر کابرا قبول دەبوو بەستا هەڵی دەبژاردن هەر کەس کەسێکی هەڵ دەبژارد دەبوونە دوو دەستە دەبێنە دوو دانە فەرماندا بەستا هەرکە چەند هەڵ دەبژارد دوای دەبوونە 6 نەفەر تۆپەکان هەڵداویشت بەداری لیان دەدا کە لیان دەدا تۆپەکە دەچۆ حەوای هەر کەس بەدەستی گرپایەوە بێسلا دەو کەسەی هەڵدەکرد کە لێی دابوو یعنی ئەو کە دارەکەی لێداوە هەڵدەهات قەلەمەندارێکیان دانابوو شارێکیان دانابوو جێگایەک بوو بە نێوی قەلەمەندارە بە جێگایەک بە لێوی شار کابراگە لە دارەکەی لێدەدا زۆر قەلەمەندارەی کابرا کە تۆپەکەی وەردەگرتەوە هەڵدەهات بۆ شاری لە ڕێگای شاریدا کە تۆپەکەی لێدا بە ئەوان وانیان کرد بوو بە ئیستلا دۆڕان بوویان ئەواندا تۆپەکان هەڵداویشت ئەوان بەداری لیان دەدا ئەوەز دەبوو شتەکە ئەوە بکایەکانی دی وردە وردە بە پێوەی کە تەمەم بڕێک دەڕۆشتە سەرێک کایەکانی ژاڵگۆڕێکیان بەسەردا دەهات و ئیدی بەڵام کۆبوونەوەکان لە دەوریە کەر هەبوو کۆبوونەوە لە دەوریەکتر بەڵە هەبوو لێرە دیوەخان هەبوو لێرە لە مزگەوتێت چەقەخانە هەبوو مەسەلەن ئەگەر کەی خوددا دانیشپانایە لە دیوەخانیش چەقەخانەیە بوو ئەگەر کەی خوددا لە دیوەخانە دانیشپانایە جوانەکان دەچونە چەقەخانەی چەقەخانەش بە معنای ئەوەی کە مەسەلەن تیپی جوان دەچون لەوێ هەرچی شتیان لە بادیان کوت لەکن گەورە پیا و لەکن ئەو کەسانی کەی خوددان و بسرا لەکن ئاغای دێ ئەو قسانی کە جوان لە گەڵخوااندایان کرد حەقیان نەبوو لەو جگایایی لە مزگەوتێنە لە دیوەخانێ ئەو شتانە بڵێن دیوەخان شوێنێکی تایبەت بوو بۆ لێ کۆبوونەوەی خەڵک بە تایبەت گەورەکان دیوەخان بەڵە دیوەخان دوو وانێکی هەبوو دوو کاری هەبوو یەک ئەوەی کە میوانێک دەهات میوانی مەسەڵەن زۆرتر دیوەخانی ئاغایان بوو کەسێک ئاغایەک دەهات چونکە دەیەکان سکۆڵە بوون خەڵکەکە ئاغاکانی ئەو داهاتی فەقیر بوون لێک خڕدەبوونەوە بە تەعاون میوانەکەیان بەڕە دەکرد یعنی مەسەلەن ئەگەر کەسێک هات بە دوو چوار ئاغا هات بە ناو دێ مازەڕەتم هەیە چوار نۆکەریشیان دەگەڵ بوو دەبوونە 8 نەفەر ئەوان ئەگە خەڵکەکە خڕ نەبواوە مەسەلەن ئێرە چوار ئاغای هەبوو 5 ئاغای هەبوو کە خڕ نەبوانەوە لێکتر یا کەی خوددا زۆرتر کەی خودداش خڕدەبوونەوە ئەو میوانیان پێبەڕەن دەکرا ینی بە چاشیان پێبەڕەن دەکرا زۆرتر وانێکی دیوەخانی ئەو شتا بوو بەلێ کۆبوونەوەی میواندارێکی گەرم و گوڕتریان بەڵێوەڵڵا هەم تەعاون بوو هەم میوانداری گەرم و گوڕ بوو هەم زۆر جاران بەسەران ئێرە ئینسانی دەنگخۆشی زۆر لێ بووە بێستا گۆرانی کوتراوە لە دیوەخان و لە مزگەوتێ و گۆرانیان دەکوت لێ خڕدەبوونەوە یا زمانیش کە مەسەلەن کەسێکی دیکە یا ئاغای دیێژی دیکە داهاتە ئێرە لێرە لێ خڕدەبوونەوە و دایان کودێری چێ حقاتان دەزانێت هاتە حقاتیان دەکوت بەیتیان دەکوت حقاتیان دەکوت حەیرانیان دەکوت کاکە ڕەسوول کەسێکی تایبەت هەبوو کە لێرە بەیت و شت بجێڕێتەوە حەیرانێ بڵێ وڵاجا کەس هەبوو بەستا کەس هەبوو زۆر شتی لەبیر بوو شتی قەدیمی لەبیر بوو مام ڕسوول نێوێک بوو کە لێرە بوو مام ڕسوول هەم ئەگەر هەر وەختێکی سەعاتێکی ڕۆژ و شەوێ لێت پرسی بە سەعات چەندە دەقیقەن وەک سەعاتی پێی دەکوریکە سەعات ئەوەندەیە تۆمار سەعات بوو سەعات بوو تۆمار سەعاتیشی دەزانی مان کەنجە ئاوا دەبێ مەسەلەن کەنجە بەخسوسەن دە ڕەمەزاناندا ڕەمەزانان مام ڕسوول دەیکوت سبحینێ جێژنەیە کە دەیکوت سبحینێ جێژنەیە حتممە مانجان دەدیت باشە کاکە ڕسوولەوە چۆنی دەزانی هەم باسی ساعاتەکەی هەم مانگوشتەکە بەیانم هەڵدەستا گوایە وەچی بزانم گوایە ڕۆژێک مانگون دەبێ ینی دا ئاخری مانجێدا یەک ڕۆژی مانگون دەبێ ئەو یەک ڕۆژەش بە ئیستلا کەبوون دەبێ ڕۆژی دوایە مانگ لە معلومە لە ئاسمانە نۆژی شەوان یا پاش نۆژی شەوان زۆرتر بەو شتانە دەیزانی ئەدی ساعاتەکە کاکە ڕەسوول ساعاتەکەش ڕادەوەستا مەسەلەن ڕادەوەستا تەماشا ڕۆژێ دەکرد دەکوت سەعات ئەوەندەیە بە بیر و فکری خۆی شتێک بوو کە هەر فێر ببوو وڵاجا بەحقیقەت مەشهور بوو لێرە دقیقەن شتێکی کە دەیکوت دقیق بوو یا مەسەلەن لێت پرسی بە ماڵە فڵان کەسی یا ماڵە مام مەحموودی کە دەبنە ئەو خانەوادەی مەحمود مینەی ئەرێ پارێکە چەندیان بەرە جوود بۆ دەیکوت
مەسەلەن 200 تەغار و ئەوەندەیان بەرەجوود بووە تەغار 4 فوت بوو دایانکوت دیکو 200 تەغار و ئەوەندەیان بووە پەڵای فڵان جگایان ئەوەندەی کردووە وی دیکان ئەوەندەی کردەوەی دیکان ئەوەندەی کردووە ماشەڵڵا بۆ بیرروزینێ ڕۆحی شاد بێخوا خوددا لێ خۆش بێ ئیشەڵڵا کاکە ڕەسوولجان دەڵم لەو لێ کۆبوونەوانە و شەو نشینی وشتە قەدیم شەوچە لە زۆر بەنێو بانک بوویدی لێرە چ دەخورات چ شتایەکە من لێرە لەو خوارەی بێسا خوردە مالیکان باغێکمان هەیە باغێکی زۆر قەدیمی قەتمەدی دەتوانم بەڵام دەگەڕێتەوە 500-600 ساڵ لەوە پێش ئەوە فقط جۆز و بادامە زۆرتر شەوچەلەی سەوڵانێ مێژ و جۆز و مێژ و بادام و بەیسلاشتی ئاوا بوو دوکان وشتی لێ نەبوو دوکانی لێ بوو ما دوکانەکە دوکانی لێ بوو دوکاندارەکەش نێوی مەلا محەممەد بوو ئێسانش بڕێک تووڕە و تۆستەنیش بوو ویسلا خەڵک لە دیوەخانەیە لە مزگەوتە زۆرا بێن وشتی وایان کە دەکرد لەسەر مێژیان دەکرد یا لەسەر بەیسلاوانەیان دەکرد خورمایان دەکرد دەچون لێوان دەکڕی ئەویش شاشت خراپەوەی دێنا بەیسلا زۆر وەزەکە چاک نەبوو یا مەسەلەن دابێکی دیکە هەبوو ئالانیان پێ دەکوت وەرن ئالانێ بکەین جوانەکان کە بەیسلا لێ خڕدەبوونەوە بۆ ئالانێ مەسەلەن تۆ دوو قڕان دادەنا ئەوی دیکە 5 قڕانی دادەنا ئەوی دیکە قڕانشی دادەنا هەر کەس بە پێی توانای ماڵی خۆی پۆچیان خڕ دەکردەوە دەچون لەو دوکاندارەی دااندا بە مێوژ یا دااندا بە جۆزی هەبوو مێوژی هەبوو بادامی هەبوو دەیکڕی لەوێ بە خەڵکی دەفرۆشت بەهبا وڵا دابێکی جوان بۆ دیارەوە کاکە ڕەسوڵ ئاماژەی پێکرد تەواوی منداڵەکانی ئاوایی لە دەوریە کۆ دەبوونەوە جا بە پێی توانای ماڵیان یەک لەوانە بوو دووتمەین دانابە یەک لەوانە بۆ ریچیشی دانەنابەوا بوو کاکە ڕەسوڵ ئامانج ئەوە بوو کە لە دەوریە کۆبنەوە و کاتوساتێکی خۆش پێکەوە ڕابێرن ئەرزت کەمەوە لە نێو گەورەکانیشدا هەبوو بێسلال لە نێو گەورەکانیش مەسەلەنگە کەسێک لێرە نەخۆش باە و نەدار باە کەسێکی کە دەوڵەمەند باە فەخری بەسەردانە دەکرد دەچۆ دیدەنی کەسانی دیکەی لە دەورە خەردەکردەوە زەمع دەبوونەوە لێرە پێکەوە دەچوونەکنی پۆلان بۆ خەردەکردەوە ئەگەر دەستنگ بە بەیسلا کۆمەجی ماڵیان دەکرد یا مەسەلەن کەسێک لێرە ڕسقی نەبووایە ئەو کەسێکی کە ماردار بوو کەسێکی کە بەیسلا وڵاغی هەبوو حتمما لەو ڕسقەی کە لەو وڵاغ شتێ پێکداهات حتمما بە شێو کابرایی کە نەیبوو بەشی دەدا جا هەدەف هەر ئەوە بوو کە پێکەوە لێرە پێکەوە بن بێسا پێکەوە زیندەجێ بکەن هیچ کەس بەسەر هیچ کەس خۆی پێ گەورەتر نەبێت لە کەسی دیکە ئامانج برایەتی و یەکێتی وێگڕنگ برایەتی یەکێتی وێگڕەنجی بوو بێستا زۆر کەمەوە هەبوو کە یەک ڕۆژیش نەبوو مەسەلەن جەوان یا پیری ئێرە لێ خڕنەبنەوە و لێرە قسان نەکەن و قسە لە مەسا قسەی کەشاوەرزی بکەن یا مەسەلەن قسەی مەردارێ بکەن یا قسەی نێوخۆیان بکەن یاگەر کێ خودایەتێک بێ یاگەر شەڕێک کرابێ لە بینی جوانێک شتێکی ئەوەی هەلکەن خلاصە زۆرتر کاری کۆمەڵایەتی بە وسیلەی خەڵکەکەی هەل دەبوو خۆشی و ناخۆشیان بەگشتی لە پەنایەکدا بەگشتی بەڵا دە پەنایەکتردا بوو بەڵە ڕێوەڵایی مەسەلەن دەبینی کابراەک نەیبوو کۆمەجان دەکرد مەسەلەن زەکات خڕدەبەوە لەو دێ بەعزە کەسێک زەکاتی داخران دەکردەوە یەک جگای و بەسەر خەڵکی فەقیرەکان تا تەقسیم دەکرد
تەنیش ئەشکەوتی ئاوی سەهۆڵان داین لە نێو داروبارێکی یەکجار خۆشەوایەکی یەکجار فێنک ڕەبی لە خودای بە زیاد بێت لە خزمەت کاکە عوسمانی خۆشەویست و ئازیز داین یەکێک لە دانیشتوان و یەکێک لە دەنگ خۆشانی ئاوایی سەهۆڵان. سڵاو لێ بە کاکە عوسمان جان. بەخێرن سەر چاوم چاو خۆش بێ یاڕەبی باشن شکر کاکە جان سلامەتن ئەلحەمدولایە. سلامت بیاخوا بەخێرن هەردێک چاوم. چاو خۆش بێ یاڕەبی. کاکە عوسمان جان زیاتر خۆتان دەناسێنن. ئەمن خەڵکی سەهۆڵانم نێوم عوسمانی ئەحمەدی و دانیشتی سەهۆڵانێ. تەمەنی چەندە کاکە عوسمان جان؟ وەڵا دەچم بۆ 6 ساڵی. ماشەڵڵا ماشەڵڵا یا خوار تەمەن درێژ بن یا خوار قال بوو ساغ بێ ئیشەڵڵا. خەریک بە چ کارێکن کاکە عوسمان؟ وڵای ئەمن لێرە لە غارێک کار دەکەم زیاتر لە کاری سەدای سەبز و ئەلەوانە. بەس کاکە عوسمان ئەرکی پاراستنی دار و بار و سەوزایی و بەگشتی سروشتی ئێرەوەی بەدەستەوە ئێمەش ماندوونەبووینتان نەرز دەکەن کاکە عوسمان گیان یاخوا لە شوهەر ساغ بێ ئیشەڵڵا. جا کاکە عوسمان با بڕۆینە لای دەنگخۆشی جەنابتان بۆمان باس بکەم بزانین لە کەنجێەوە هەست و پێکردو دەنگ و خۆشە و لە کچەوە دەست و پێکردو. وڵای جا من زیاتر هەر علاقم بە گۆرانی و حەیران و ئەوانە بووە لە منداڵێەوە هەر علاقم پێی بوو ئاوەگەر کەسێکی دەنخۆش حەیرانێک گۆرانی کتووە مەسەلەن وەک عەلی کەرداری وەک ڕسووی نادی ئەوانە هەر لێرە جۆبیست بوونە هاتوونێرە چوومە کنیان لە کنیان دانیشتم من ژۆم داوەتێ وەگوان لەوانە بۆ خۆتان زیاتر لە چۆ دەتان کوتەوە لە منداڵی ڕاتاست هەر لە نێودی لە مەجلیسان لە دادەنیشتین گەڕە لاوێژە و ئاوە بۆ خۆمان مەجلیسی دەمان کوتە کۆر و کۆبوونەوەتان دەڕازاندەوە. ئەرێوەڵ یاخوا هەر بژین ئینشەڵڵا. کاکە گیان ئێستا چت بۆ ئامادە کردوینە تا ئەو بەرنامەیە مەش بڕازێنەوە؟ ئایزا حەیران دەڵێ گۆرانی دەڵێ لە خدمەتت داین. هەر بژین کاکە گیان هەسی جەنابتان هەستان لێ بێت ئێمەش جۆبیست دەبین. ئەوە بەسەرهاتێکی خەجێوە سیامەندا ئەمیژەوە لە خزمەتتاندا بۆتان دەڵم. ئەوە دەڵێ ئەوە باوابی خەجێ و باوابی سیامەندی ئامۆزازاوا بوون ئەوار بۆ خەواتری خەجێ و سیامەندی لێک جودا بوون ڕۆژێکی لەوا ڕۆژان ئەوە باوابی سیامەندی دەیناردەوەکن بابی خەجێ چەند کەی خودایی دەمەجلیسان چەند پیاوی دەماقوڵان ئەوە باوابی خەجێ ڕقی هەڵدەستا بەوە قسان نەیدەدایە سیامەندەی گوت خەجێ توخواکەی دەبڕۆ بۆم بێن نەدەرێ و ئەسپێکی کلک لەسەر چوانی ناگرم پاشکۆیەکی بەوزم سووکی قیمەت دەگرەوانە ئەوە بەجووی تەسووارە سوار دەبوونەوەی ڕویان دەکردەوە دەشتی چێنە سیپەوانەیە ئەوە سیامەندەی کورد خەجێ ئەمن زۆر ماندوم زۆری لاکم توخوا لێم گەڕێ خێوەتێکی هەڵدەدەنی لێرە ئەوە سیامن هەڵیان دەدا خێوەتێکی دەگەلێک بچکلانە سیامە سەری دەکردە زەڕوانی خەجێ و ئەگەر خەجە سەری هەڵدێنا و دەردەکەوتن گامێن بە کەڵی دەکەڵە چێویان ئەوە دەگەڵان بۆ کەڵەشی زەردی دەبستکەلانە و ئامی دەمکوونەوەیەکێکە وەک سیامەندی زۆردارێ دەکات لە ئەوەدا مۆزا برازانە ئەوە سرمێکی خەجێ دەکەوتە سەر ڕوومەتی سیامەندی سیامە سەری هەڵدێنا لە خەوی شیرن هندەی کورد خەجێوە چێ و شین وەرامەتی دەگریە وانە خۆ من نە بە زۆری من ئاوی نە بە پرسانم ڕاششاوی ئەلعانی جەگەدە ناڕازی بت بەمۆ دەمالی باباوانی ئەوی دەکوین نە بە زۆری تێناوم نە بە پرسانە ڕاششاوم ئەتۆ تەمەشاکە سەری سیپانەیە ئەوەوە دەردەکەون کەڵی دەکەڵە چێوان دەگەڵانە کەڵەشی زەردی بچکەلانە هەرچەند تەکان لە خۆی دەدا گامێت بە کەڵی دەجەڵێتەوە لە پێ لەو کەڵانە ئامی دەمکوندەوە یەکێکە وەک سیامەندی زۆردارێ دەکات لە ئەودا وەزا ئابرازانە هندەی کوندە بڕۆ بۆم بێموێ نەدەرێ تفەنجێکی چەخما خواری زەردێلمان ئەلان بۆ ساڵ دەکەمەوە ڕاوی دەکەڵە چێوێوانە ئەوە سیاوە من دەیکۆت خەجێ دەیکون سیاوە من دەستی من دامان بێ وەرە لێیان گەڕێ لە ڕاوی ئەوانە قەتوشمیان باز نەبوو بە مەسەلی پیر و پێشینانە
وسيلي دقري لكلي دزدي بسكلانا هلي جدا قب سامي كوجيت والسيامندي والقيشي لسيامندي دا سيامندي أنا داشت وبفلي دار بنيو أيمنا هرسنت ودنا علينا للبجوانم وخذ كتي تسندم واركري تسندم أنا كتي كتم لانقر لوانا أمي كتي وكاني خوايا بصر معناتوا وربون ماس كم بريني دبدنم دا شواريان عوي برينانم دبدني دا شواريان خاتي تساو كان تو أما سيان كتر باري كتيان دا دكات وهلا وأنا أبي دلي أو أبي سرسي باواني ديت خواري سنبتوندي سنبتيجي أو ذيدا تولق وبروني بقزنيجي أبي دل الصالان سيامن دبل باش وبرم حرب شيميجي هند الله وانا خوشي خلشي دبيني كوتو مزيو سنيرا داوا دكا لمي وزاته اتو دبل با متعامش قم دي ولا قول سكي نخينا واوي او براني خزدهاتن هرايا ذكروا خزيو اما كردو معنا تونيكي ابي ديكو تازا وكاري خواتوا أمي شرب وصيتك كدوما أمي دبير خوبني دم خواري لقل سيامندي أو مزو تعاشقا دمان وبداو عاري شلسيفا واني آي منا لمنا لارسنتو دنالينا للبجاوانم أوجب خوشي دەڵام خۆ میوانە نازارێکی دیکە گوێبیسی دەنگی کاکە عوسمانی بنەوە لێرە هەر ناڕۆنەوە والله من زیاتر لێرەش ئەو یێراقی دێن وانێک دێن زۆرێ دەڵە دەبێ بۆ مامڵێ وان دەڵێنی دی خۆ دڵان ناشکێن ئەرێ وڵی لە خدمەت هەموو کەسدامم چاو خۆش بە کاکە ژیانیا خوا دەنگ و نەرز خزمەتکاری ئەو میلەتم چای من کاکە جان هەر بژین ئینشەڵڵا کاکە جاماندوو نەبێەوە سلامت بداتە باش خۆت دەناسێنی محەممەد کاک محەممەدی محمود زادە تەمەن چەندە 14 ساڵ تەمەن درێژ بنیاخوا خەڵکی چۆنە سەهۆڵە چەند وەختە لێرە خەریک بەکارن وڵای تقریبان 2 ساڵە لێرە قالبوو ساغ بە ئیشەڵا جا لێرە چ کارێک دەکەن جەنابتان وڵای کالیسکە لێ دەخڕم قالبوو ساغ بە عەرەبی کاکە محەممەدیان دەرسەش دەخێنن بەڵێ پۆلی چەندن دەبمەنەوە هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا پس هاوینا لێرە خەریک بەکارن بەڵێ قالبوو ساغ بە عەرەبی بە پێوەی کە دەخێنن دەبێ وەختی بێکاری لێرە خەریک بەکار بن وایە چ وەختەیەک لێرە خەریک دەبن وڵای هەر وەختی بێکاریە وەختانی تحتیل ئەوانش لێرێن هاوینان و هاوینان و وەختانی لە مەدرسە تحتیلی ئەوانش دێن قالبوو ساغ بە ئیشەڵڵا دەی وەزی کار و بار چۆنە وڵا باش شکر الحەمدلله میوان و زۆر دێن بەڵێ تا میوانەکان زۆرتر بن بازاڕی وانەش خۆشتر دەبێ وایە بەڵێ سەرکەوتوو بن کاکە محەممەد جان مزاحی منابن فەرمون
لە خزمەت کاکالی خۆشەویست و عزیز دێهیاری ئاوایی سەهۆڵان داین. سڵاوتان لەبێ کاکالی گیان. سڵاو ڕەحمەتوڵڵا بەخێرن سەرچاومان. چاو خۆش بێ، زۆر سپاس. کاکالی گیان زیاتر خۆتان دەناسێنن. ئەمن عەلی مەحموود مینەم دێهیاری ئاوایی سەهۆڵانم. تەمەن و چەندە کاکالی گیان؟ تەمەنم 32 ساڵە. یاخوا تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵا. ماوەی چەند ساڵە دێهیاری ئاوایی؟ ماوەی 8 ساڵە بەعنوانی دێهیاری لە خدمەت خەڵکی نێودێ و دەوڵەتی داینە. هەر بێم زەڕەت بن ئینشەڵا. کار و پیشەی سەرەکیتان چە کاکە؟ کار و پیشەی خۆم ئەوەڵەن بەعنوانی دێهیارم، دوای وەش بە بۆنەی هەڵکەوتنی غاری سەهۆڵان لەوێش لەگەڵ ئەندامانی دیکەی غاری سەهۆڵان خدمەتێ دەکەین. هەڵبوو ساغ بێ ئینشەڵا. کاکە گیان بۆمان باسکەم بزاین ئاوایی سەهۆڵان لە چۆ هەڵکەوتووە و سەربەت بەشێکە؟ بەڵێ ئاوایی سەهۆڵان تقریبەن ئاخرین ئاوایی شارستانی مەهاباد بەخشی ناوەندی ناوچەی مەحاڵ و سەر بە دەهستانی ئاختاچی ڕۆژاوایە. چەند بنەماڵەیە و ئاواییە؟ وەڵا تبقی ئاخرین سەرشماری کە ساڵی 95 بۆ 37 بنەماڵە و 137 نەفەرمان جەمعیەت هەیە. ڕادەی خوێندەواری چەند دەرسەدە کاکالی؟ شکر بۆ خودای دەتوانم بڵم زیاتر لە 85% ڕادەی خوێندەواری دەنێ و ژن و پیاواندا هەیە. الحەمدولله. زیاتر تا چ قۆناغێکیان خوێندۆ؟ هەمانە لە پێنجمی ئیبتدایی هەمانە الحەمدولله تا سەطحی دکتۆریش ئینسانی باسەوادمان هەیە. شکر خوددا کە ساعتی هەڵکەوتوتان لەنێو کۆمەلگادا هەیە. الحەمدولله بەڵێ ئینسانهای باسەواد و زۆر هەڵکەوتومان هەنە. بەڵێ شکر بۆ خوددا. کاکالی گیان قوتابخانەتان تا پۆلی چەند هەیە لە ئاوایی؟ تا سەطحی شەشمی ئیبتداییمان هەیە. بۆ درێژەدان بە خوێندن مناڵەکان چ دەکەن؟ ئەکسەرەن دەستنە شەبانە ڕووزی دێهاتی دەوروبەر کە قەرەکەند سەر بە بۆکان لێتی جۆکتەپە سەر بە شارستانی مەهاباد لێتی یا و کەسانی کە خانەوادەکان دەتوانایاندا هەبێت لە شاری مزڵومەکان بۆ منداڵەکانیان دەگرن. باشە خۆ شکری خوددا بنەماڵەکان ڕێگری منداڵەکان نیم بۆی کە درێژە بە دەرس خوێندن بدەن. نەخێرە الحەمدولله نسبەت بە قەدیم زۆری فەرق کرد و حتا خوشکەکانیش بەڵێ ئەوانیش پێ بە پێی ئاغایان دەرسێ خوێند و حیز مشکلیشیان نەبووە. هەر بێم زەرەت بنیاخوا. کار و پیشەی سەرەکی خەڵک چێ کاکە؟ کار و پیشەی خەڵکی ئاوایی سەهۆڵان کە شاوەرزیمان هەیە، باغداریمان هەیە، دامداریمان هەیە، مێژداریمان هەیە و بە پێی هەڵکەوتووی ئەشکەوتی ئاوی سەهۆڵان کە جێی شکرانەی هەموو جەماعەتی سەهۆڵانەیە زیاتر لە 25 خانەوار لەو ئەشکەوتەش ئمراری مەعاش دەکەن و کارێ دەکەن. بەڵێ شکر بۆ خوددا بەڕاستی جێ دڵشادیە ئێرە وێڕایەوەی کە جێگایەکی سیاحەتی و سرنجڕاکێشە دیارە کە خەڵکێکی زۆری ئاوایی بەخۆیەوە خەریک کردو و دەتوانین بڵین شکری خودایدی لاوەکان و خەڵکی نیشتەجێ ئاوایدی ڕووناکەنە شار بۆ کاروبار. دروستە بەڵێ بەرەکسی دێهاتی دەوروبەر کە ئەکسەرەن حاڵەتی چۆلبوونیان هەیە جەماعەت یا جەوانەکان زۆرتر دەچن بۆ شارهای دەوروبەر یا حتا دوورتر. خەڵکی سەهۆڵانی الحەمدولله جەماعەتی قەدیمیشی بەخۆ ڕاشێشاوە حتا جەمعیەتەکەمان بەرەو زیاد بوونەیە. الحەمدولله. ئیمکاناتی سەرەکی ئاوایی چتان هەیە کاکە؟ ئیمکاناتی الحەمدولله ئاومان هەیە، برقمان هەیە، تەلێفۆن بە حاڵەتی هەم ئوپراتۆر هەیە ئەوڵی کشوەر هەم بە حاڵەتی سیمکارتی ڕوستاییمان هەیە، بەڵێ مەدرسەمان هەیە، دوایەوەی مزگەوتمان هەیە الحەمدولله لە چاوەی هەڵکەوتنی ئەشکەوتی سەهۆڵانی زۆر ئیمکانات لە نێودەکەمان هەڵکەوتەوە. شکر بۆ خوددا. ماوەی 8 ساڵێکە بۆ خۆتان دێهیاری ئاوایی سەهۆڵان بوونە چ کارێک بۆ ئاوایی کردو؟ ئەلبەتە پێش ئەوەی شارە بکەن پێشەوەی کە سەهۆڵان دێهیاری بێبێ گەڵاڵەی تەرحی هادێکەمان زیاتر لە 80% ئیجرا کراوە. دەماوەی ئەو 8 ساڵشدا کاناڵکەشی نێودێمان هەبوو هیدایەتی فازڵا و ئاوهای سەطحی نێودێمان هەبوو بۆ دەرەوە. الحەمدولله تەکمیل و سرویسی مزگەوتمان هەبوو، خانەی عالەممان هەبوو، سرویسای بێداشتیمان هەبوو، تەسیزی مەدرسەمان هەبوو، ئیحداسی ساختمانی ئیداری ئاتەشنیشانی دێهیاریمان هەبوو، نسبی تابلۆهای ئیحتیات و ڕاهنمای ڕانەندگی نسبی گاڕڕێیلمان هەبوو دەفاسلەی ڕێگای سەهۆڵانێدا. چاو خۆش بە کاکە گیان ماندوو نەبنەوە. تەرح و گەڵاڵە بۆ داهاتوو چتان بەدەستەوەیە؟ ئینشاڵڵا بە ئومێدی خودای هەمچنان کە مەسوولانی دەوڵەت قەولیان پێداوین داهەندەدا گازکێشانمان هەیە بۆ نێودەیمان هەیە، قەراروا ئینشاڵڵا ئینتێرنێتمان بۆ مجهەز بکەن بۆ خەڵکی نێودەی قەولی دەحەولی وەیدان کە نانەوایی و مەرکەزی خانە بەهداشتیش بۆ نێودەی وەرگری. کاکە جانەر وەک فەرمووتان لێرە هەم زەوی وزار هەیە بۆ وەرزێڕی هەم باغ و باغات هەیە. جا بۆمان باس بکەم بزانین زەوی وزارەکە چ دەغڵودانێکیە بەرهەمی باغ و باغاتەکەی چێ؟ وەڵا لە زەوی وزارەکەیدا گەنم دەکرێ
جۆ دەکرێ دوایەوەی نۆک لانوعی هەم سپی هەم سوورە نیسک دەکرێ ئەوانەمان هەیە لە زەوی زاری لە قسمەتی باغ و باغاتیشدا ئەکسەریەتی سێوە دوایەوەی ترێمان هەیە دوایەوەی قسمەتی هەڵوو شەلیل قەیسی بادام جۆز ئەلحەمدوللا زۆر پەیدا دەبێت بەرهەمەکە چۆنەجا شکر بۆ خدای باشە ئەلحەمدوللا خراپ نییە خدای بە زیاد بێ یا ڕەبی شەڵاکە هەر پڕخێر و بەرەکەت دەبێت کاکە عەلیجان نێوانی خەڵکی ئاوایی بە یەکەوە چۆنە ژیان و وەزعیان چۆنە کێشە گرفتارێکە بێ لە نێو ئاواییدا چۆن هەل دەبێ وەڵا بڵین هەر نییە دەبێت کێشە و گرفتاری هەر دەبێت وەلی ئەلحەمدوللا جەماعەتێکی زۆر باشمان هەیە پێکەوە زۆر تەباوڕەبامان هەیە هەز مشکلێکیش هەبێ ئەکسەرەن لە تەریق کەیخودامەنیشەی بێ یا کەیخودایەک بێ یا شۆڕا یا دەهێرێک مشکلەکە هەڵکرا و کار نەچۆتە سەرتر و خاتیمەی پێهاتەوە ئەلحەمدوللیلا ئاواتمەوە تەباوڕەباییە هەروە بەردەوام بێت لە نێو ئاواییدا کاکە عەلیجان قسەی کۆتاییتان چێ وەڵاوێ ڕای ڕێز و سپاس و ماندوونە بینی لە یەنگۆ کە زەحمەت و شێشاوە داخوازمان لەو کەسانەی هەیە کە ئەو فیلمەی دەبینن سەهۆڵاندەیەکی گەشتیاری خۆشە بێنەزیرە حتا دەیە بڵم لە غەربی کشوەریان لە ئێرانێدا داوامان لە جەماعەتەیە کە بۆ جارێکیش بێ سەردانی غاری سەهۆڵانێ بکەن بینەرانی خۆشەویست و عزیزی بەرنامەی کانگای ژیان ماندوو نەبنەوە ئێمە کە بەڕاستی ماندوو نەبووین لە بوون لەگەڵ ئەو خەڵکە لە بوون لە نێو ئەو سروشتە جوانەدا هیوادارم بۆ ئێوەی خۆشەویست و عزیزیش هەروە بوو بێت ئەوڕۆ لە ئاوایی سەهۆڵان هەڵکەوتو لە 40 کیلومتری شاری مەهاباد سەر بە بەشی ناوەندی میوان بووین بەڕاستی ئەگەر باسی ئاوایەکانی ناوچەی کوردستان دەکەین هەر یەکە و تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە و ناتوانین بڵین چێهایان لە چێهایان سەرتنە بوونی ئەشکەوتی کونەکۆتر کە ئێستا هەر بە نێوی سەهۆڵان ناسراوە بۆتە هۆی سرنجڕاکێشبوونی ئەو ئاواییە و لە پێناوەشدا خەڵکێکی خێنگەرم و میواندار و ئاو هەوایەکی خۆش و سروشتێکی پاک بۆتە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر ڕوو لە ناوچەیە بکەن داوا دەکەم لە ئێوە خۆشەویستان و ئازیزانیش ئەگەر ڕێتان لەو ناوچەیە کەوت حتمما وەرن سەردانێکی ئەشکەوتی ئاوی سەهۆڵان و خەڵکی خۆشەویست و سروشتی ئەو ناوچەیە بکەن تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە و سەردانی ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.